بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام هیوادارین هەمیشە ساغ و سڵامەت و تەندروست باش بن. ئازیزان لە دیدارێکی تایبەت هاتینەوە خزمەتتان. ئەمجارە تایبەت بە شاری کەرکووک و پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەت لە شاری کەرکووک قسەکەین دەربارەی کە کەرکووک چۆن ئەم پرۆسە سیاسیە بۆ دووهەم جار لە ساڵی 2023ەوە تا ئێستا بەڕێوە بە کورد لەکوێی پرۆسەکەدایە. ئایا دەتوانێت ئەوەی لە ململانێ سەربازیەکاندا لە دەستیدا لە ساڵی 2017 ئێستا ساڵی 2023 لە پرۆسەی سیاسی هەڵبژارنەکاندا بەدەستی بهێنێتەوە؟ ئەو لیستانەی کە بەشداری پرۆسەکەکەن لە چه ئاستێکدان و چۆن ململانەی یەکتر دەکەن؟ کورد بۆچی نەیتوانی بە یەک لیست بەشداری هەڵبژارنەکانی ئەو پارێزگایە بکە؟ ئێستا هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک لەکوێی ململانەی بەدەستهێنانی کورسیەکانی ئەو پارێزگایەدایە؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی ترە ڕاستەی بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستانەکەین. سڵاتان دەبێت. سپاس بۆ ئەم دەرفەتە کاک محەممەد. ئێستا شاری کەرکووک کاک محەممەد لە بارودۆخی هەڵبژاردنەکاندا خۆی بینێتەوە، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. ئەمە دووهەمین پرۆسێ لە ساڵی 2023 تێدا بەڕێوەچێ. لە یەکەم پرۆسیاندا کورد توانی زۆرینەی کورسیەکان بەدەست بهێنێ و پۆستی پارێزگار بۆ خۆی بپەچڕێنێ. ئێستا دوای 23 ساڵ لە دووهەمین پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکاندا کورد لەکوێی ئەو ململانەیەدا بینی؟ بەڵێ، بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ جەنابتان. خۆی ئەمە دووەم هەڵبژاردنە لە کەرکووک. بەداخەوە 2005 هەڵبژاردننی یەکەم کراوە و ئێستەش هەڵبژاردننی دووەمە. واتە بەراوردکردن لە بینی ئەم ساڵ بۆ 2005 18 ساڵی بینە. 18 ساڵ ماوەیەکی زۆرە، ینی جێ بەراورد گۆڕانکاری بەخۆ ینیەوەی لە 2005 لەدایک بووە وانە ئەم ساڵ مافی دەنگدانیە لەبەرە جیل و نەوەیەکی نوێ هاتوۆتەکە. ئەم گۆڕانکاریانە پێشەوەی بچیتە تەفاسیلەوە بە ئاراسی قازانجی کوردەیان بە پێچەوانەوە پشتبەست بەوەی کە وەکو جەنابەت فەرمووت سەرکەوتنی لە 2005 بەدەستێناوە و سەرۆکی ئەنجومەن و پارێزگار و هەمووی کورد بوون زۆر بەدەرەکان و کورد هەنی کەرکووک لەژێر دەستی کووردا بوو. جیاوازە ئێستا ئەم جارە وانە و خوێندنەوەکان وان کە لە باشترین حاڵەتدا کورد 8 کورسیێنێ لە 15 ئەسلی محافەزە و دانێکیش بۆ کۆتاکە. ئەمە واقعەکە بڵێن سوپرایزیش ئەگەر ببێ ئەوش کورد 10 کورسی بێنێ 9 کورسی بێنێ بنە سوپرایز. من ناڵێم لە بەردەم مەترسیدان من پێم وایە کورد 8 کورسیش بێنێ چاکە بۆ ئەم وەزعی ئێستا لە کەرکووک هەیە لەبەر کۆمەڵی هۆکار هۆکارێک لەوانە کە ئەمڕۆ کورد موسەیتر نییە لە کەرکووک، باڵا دەست نییە و حکوومەتی عێراق باڵا دەستە و وەک بڵێ جۆرێک لە ئازادی فەراهەمە بۆ تورکمانەکان و بۆ عەرەبەکان. ئەوانیش گەرچی ئەوانش ئێستا جۆرێ لە جۆرەکان تەعنیانەیە و هەوڵی دواخستنی هەڵبژاردن دەدەن و داوایکی وایان کردو، بەڵام لەگەڵ ئەوەدا ئێستا ئەوان فرسەتیان لە 2005 باشترە. یعنی تۆ پێت وایان باڵا دەست بوون و نەبوونە بە نسبەت کوردەوە جۆرێک لە نادڵنیایی تایە لەوەی کە چوزانم کورسی کەمتر بەدەست بهێنێ؟ خۆی کورسی هەڵبژاردن دوجار
ینی لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕێژەیەکی بۆ تەزویر دانرێ ئەوە تەزویر شتێکە هاوشانی هەڵبژاردن لەکوێ باسی هەڵبژاردن بکرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ باسی تەزویر بکرێ ئایا 2005 چەند تەزویر کراوە چی کراوە چی نەکراوە باسێکی ترە باسی 18 ساڵ پێش ئێستا لەوەیوانێ و کات بەڕێوەبەری انتخابات بوون یان هەڵمەتی هەڵبژاردنەکانی کوردیان بەڕێوە بردووە لەو پارێزگای ئێستا یان لە ژیانە نەماون یان لەو حزبانەیان نەماون یان ئاراستەیەکی تریان وەرگرتووە ئەمڕۆ ململانەیەک لە کەرکووکەیە لە کاتێکایە کە کەرکووک لەژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدایە ئەوە واقعەکەیە و یەکێ لەو حزبە سەرەکیانەی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە تازە بارەگای بردووەتەوە کەرکووک ئەویش لیستی خۆی هەیە لەگەڵ هەندێک لە هاوپەیمانەکانی کە لە هەندێک حزبی سیاسی ترن لەو لاشێکێتی نیشتیمانی و نەوەی نوێوە مەشخەڵی کەرکووک مەشخۆڵی کەرکووکە بریتین لە یەکگرتوو و کۆمەڵ ئەم چوار لایەنن لە نێو کورد پێم وایە لستی سەرەکی بن و منافەسەکەن بۆ بەدەستێنانی دەنگی کورد ئەوەی یعنی هەندێک بەسەرهات کە بە سەر کەرکووکەکانە ئەگەر ئێمە باسەکەش چڕ نەکەین و لە کەرکووکە ئێمە ناوچە جێناکۆکەکان باز بکەین وانە بەڵامی تر بوو ناوچە جێناکۆکەکان حەقەتەن کەرکووک بۆتە مەشخەڵێک بۆتە هێمایەک بۆتە ئاماژەیەک بۆتە ڕەمزێک وەکو تۆڵەی بۆیە کە باس کەرکووک بە تەنها نییە باسی هەموو ناوچە دابڕێنراوەکانە ئەوە ئەم ناوچانە بەداخەوە لە دوای ڕیفراندۆم تووشی وەزعێک و حاڵەتێک جۆرێک لە ژیانێکی تر لە دنیایەکی تر کە ئیتر ئەو دنیاە هەیە پێی خۆشە و ئەی نرخێنێ و هەشە ڕەخنەی لێگرێ لە نێو ئەوانەدا ئەمەش ئەزمونێکی تازەیە کە انتخابات لەو ناوچانەوە تا تاقیکردنەوەیکە بۆ هێزە کوردستانەکان ئایا هێزە کوردستانەکان دوای ئەوەی ساڵانێک لێ کورد باڵانسی بەهێز بۆ لەو ناوچانە بەڵام ئێستا ناوەند باڵانسەکەی زیاترە و ئەو ناوەندەوە تەبان ینی جەوەکە فەرامترە بۆ هەندێک لیستی تر غەیرە کورد ئایا لێرە خەڵکی و ناوچانە جۆرێ لە تۆڵە لە کوردەکەنەوە لەسەر ڕیفراندۆمەکە و ئایا تۆڵەکەیان لە کۆی لایەنە کوردستانەکانەوە یان چڕیەکەنەوە لە یەکێتی و پارتی و ئەو لستانەی ترکە هەیە بە تایبەت لیستی ئێمە و یەکگرتووکە مەشخەڵی ڕێە مەشخەڵی کەرکووکە فرسەتێکی هەبێ کە ئیشاڵە دەنگی باش بێنێ وتت بەنسبەت کوردەوە تاقیکردنەوەیە هەر لە سەرتاوە حیزبە کوردیەکان لەو تاقیکردنەوەیە دەرچوون یان دەرنەچوون بۆ نمونە مەسەلەن کورد نەیتوانی یان هێزە سیاسیە کوردستانیەکان نەیانتوانی بەیەک لیست بەشداری هەڵبژاردنە بکەن ئەمە چۆن ئەم لیستە کوردستانیان هەر هەمویان چوونەتە ئیمتحانێکەوە ئێستا بەڵێ ئەمە بابێکی ترە کە خۆیان نەیانتوانی خۆیان فعلەن نەیانتوانی هەوڵێک هەبوو کە کورد بەیەکەوە بێ نەکراوە دەرەنجامی نەبوو و دوای هەوڵێکی تر هەبوو لەلایەن ئێمە و یەکگرتوونەوەی نوێشەوە کە لستێکی ناڕازی کوردی لەو منتیقانە هەبێ ئەویش سەری نەگرت هۆکارەکەی هۆکارەکەی بەشێکی بریتە لە ململانە بۆ ئەوەی کوردی بریتە لە ململانەی یەکێتی و پارتی و ئەو ململانەی کە یعنی لە هەرێمی شاهن و لە کەرکوو ڕەنی داوەتەوە یەکێتی پارتی نەگەیشتنە نەتیجە وفعلا ئەم جارە پارتی نەیشاردوێتەوە بڕیاری وا بۆ لیستی خۆی هەبێ ئەنی بەرژەوەندە حیزبیەکان گەورەترن لە بەرژەوەندی کەرکووک بەنسبەت کوردەوە ئیتر ئێمە دەبێ وا بڵێن ئێمە لایەمەوە وایە بەڵام بەڵێ هەر یەکە و تەبەن ئینی خۆشی هەیە جوابی خۆشی هەیە قسەی خۆی هەیە بەڵام ئەوەی ئەم جارە پارتی بە سەریحی پێم وایە درکاندوێتی و باسی لێ کردووە کە خۆیان بڕیاریان وا بۆ لیستی خۆیانان هەبێ و لەگەڵ یەکێتی نیشتیمانی لە لیستەکان نەبن ئەمە وەکو بڵێن وەکو کورد ئێمە هەوڵێکیشمان هەبوو ینی هەوڵمانداگە بتوانین لایەنە سیاسەکان پێش وادەی خۆی واتە پێش ناونانی لیستەکان بتوانین لایەنە کوردەکان کۆکەینەوە دیار ئەو وەڵامەمان وەرگرت لە هەردوو لایەنی سەرەکیەوە کە پێکەوە لە لیستێکان نابن زۆر باشە دوایی ئۆپۆزیسیۆن ئێمە هاتین حەقەتەن لە قەزەی ئۆپۆزیسیۆنە برادرانینەوەی نوێ زۆر پشتیان بە نەتائیجی هەڵبژاردننی عێراقە بەس لە 2010
هەژدە دو هەڵبژاردنەکان ئەوانش بڵین 2000 ئاخیر انتخاباتی عێراق 2019 بوو 20 بوو ینی ئەوەی کە ئەنجام درا لە کەرکووک ئێمە لستمان نەبووە یەکگرتووش لیستی نەبووە تاوان دەنگی ئێمە و دەنگی ناڕازی بۆ نوێنەری نەوەی نوێ چووە و حەقیقەتێکە بەڵام دوجار دەنگی نەوەی نوێیە ئەوان ینی پشتبەست بەوە لەوێ مافی خۆشیان بێ لە مفاوەزاتە پێک نەهاتین هەندێک لەوەی مەرجیان هەبوو بێ ئێمە تەقبول نەکرابێ هەندێک لە مەرجەکانیان جۆرێ لەوەی تیا بوو کە ئەوان دەنگی ئێمە ئەوە نەیە و دەنگی ئەوە نەبووە و نییە و وەکو بڵێ ئێمە هەردوو لەمان سفر بین و ئەوان ینی ئەو دەنگیان هێنابێ ئەوە دەنگێکە بۆ هەلومەرجی خۆی و تیشمان بەڵام نەگەیشتین نەتیجە بەس 2000 نەگەیشتونەتە نەتیجە ئێمە نەبڕیار ینی بە تەفاهم بووە بە جۆرێ لە تەفاهم لە یەکتر خوێندن نیە و ئێستش تا ئێستش پێم وایە بەریەککەوتن نییە ئێمە لەگەڵ هیچ لستێکە لستی مەشخەڵی کەرکووک لەگەڵ هیچ لستێکی کوردیا بەر یەککەوتنی نییە و خۆشمان لەو ململانەیە نانە دوورەگرین ئێستا لیستی یان هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک هاوپەیمانیەکە لە هەریەکە لە کۆمەڵی دادگەری کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان پێم خۆش لیستا چۆن پێم خۆشە ئەمەت بۆ باز بکەم ئەمەیان پێم خۆشە جەماوەری ئیسلام خوازیش بیزانێ ئێمە لەسەر پێشنیاری کۆمەڵی مامۆستا و بانخوازی کەرکووک هەوڵێکی لێرە شۆمە بەڕاستی چوین لە ماڵەکانی خۆشیان سوپاسمان کردوون و دوایی لە خزمەتیشیان نبووین هەر سوپاسمان کردوون پێشەوەی لستەکەی سەر بگری هەر سوپاسی نیەت و هەنگاوەکانیانمان کردووە هەوڵێکی زۆریاندا کە ئیسلامیەکان پێکەوە بن بەڕاستی ینی ئیسلامیەکان هەر چوار لایەن ئیسلامی و کەسایەتی ئیسلامی واتە و هەندێک ڕێکخراوی ئیسلامیش لەوانە برایانی بزوتنەوەی ئیسلامی و حزبی ئیسلامی هەوڵەکان سەریان نەگرت حزبی ئیسلامی لەگەڵ پارتی هاوپەیمانیان کرد برایانی بزوتنەوە لیستیان نەبوو ینی خۆدانەزان کێشمە ناویان هەبوو لە کۆمیسیۆن و معلومە ینی بۆی سەبەبەکەی دیارە و ڕۆنە کە ئەوان بۆ نەبوون ینی برایانی بزوتنەوە لیستیان نەبووە پێم وابوو بەشێک بوون لە لستە ئیسلامیەکە ینی ئەو لستەی کە هەیە کە ناوی مەشخەڵی کەرکووکە ئێستا کە بریتین لە ئێمە و یەکگرتووەکو حزب بەڵام کۆمەڵی ڕێکخراوی ئیسلامی ڕێکخراوی مەدەنی پاڵپشتی لستەکەن لەگەڵ ئەو مامۆستایانە کە خاوەنی بیرۆکەکەن کە لە پشتی بیرۆکەی پێکەوە بوون کۆمەڵی مامۆستا و بانخوازی بۆ ڕێزی شارەکەن کە ڕۆڵ و کاریگەریان لە شارەکەی هەیە و ئێوەشە زانن زۆر جار لە انتخاباتەکانە تەڵەبێک هەیە لای جەماوەری ئیسلامی ئەویش ئەم حزبە ئیسلامیانە بۆ پێکەوە نابن ئەوە تا ئێمە لە کەرکووکە پێکەوەین بۆ جەماوەری کەرکووک واتە پارێزگای کەرکووک ئێمە بەشدارین ئێمە و یەکگرتووی ئیسلامی و بە پشتیوانی و هاوکاری کۆمەڵی مامۆستای ئاینی و بانخواز و تاربێژی کەرکووک و کۆمەڵی ڕێکخراو بەڵام لەبەرەوە ئەم دوولایەنەمان نووسراوین لە کۆمیسیۆن دوجار دەبێ ئەم دوولایەنە تەقدیمی ئەوراق و شت بکەین ئەوە حقیقەتەکەی وایە گەرنا لستەکەی ئێمە لستی ئەو مامۆستایانەیشە و لستی ئەو ڕێکخراوە و کەسانەیە کە پشتیوانی ئێمەکەن و لێرەشەوە ئێمە مافی خۆمانە یانەوە پێتان وایە کاک محەممەد مافی خۆمانە ئەگەر ئەو قسەم تەواوکەم کە داوامان لە هەموو ئیسلام خوازێکی پارێزگای کەرکووکە نەک لە ناو کورد لە ناو تورکمان لە ناو عەرەب دەنگی بەو لستە بدە ئەوە پێتان وایە کە هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دروستبوونیەوە پەیمانیە وەڵامدانەوەی بەشێک لە خواستەکانی شەقامی دانیشتوانی شاری کەرکووکە ئەمن پێم وایە بەڵێ پێمان وایە بەڵێ کە داخوازی چکە و مامۆستایانە و تاربێژن ینی ئێستا لەوەیە وەختی جیاوازە بڵێ و تاربێژ لە کەرکووک و لەو منتیقانن لەگەڵ جۆرێک جیاوازیە لەگەڵ هەریەما بۆ تا ڕادەیەک وەکوڵی جۆرێ لە ئاوێتە بوون لە نێوان شەقام و مزگەوتەکانە لە شاری کەرکووکەیە ینی مامۆستای ئاینی و تاربێژی مزگەوت ینی تەمسیلی گەڕەک و شەقامەکانی چواردەوری مزگەوت و ئەو منتیقەی کە مزگەوتەکەیشی لێیە ئەکا ینیەوە خواستێکی خەڵکو و ئەو خەڵکە بە تایبەت کە لەگەڵ مامۆستا و لەگەڵ مزگەوتە ئاوێتەن وانە ئەمە خواستێکی ئەوان بووە دوجار دوو حزبی سیاسی نێمە وێ ڕای حزبی ئیسلامی زوو حزبی سیاسین و معارەزەین لە کوردستان و لە هەرێم و لە عێراقیش ئێمە ئۆپۆزیسیۆنی خۆ لە حکومەتا بەشدار نین بۆیە
خواستی خەڵکی لەسەر ئەوە بووە کە ئێمە و پێکەوبی ئێمە هەنگاوەکانمان لەسەر خواست و داخوازی خەڵکی کەرکووک بووە زۆر هەوڵمانداوە لستی کوردی دروست بێ نەبووە لستی معارەزە و ناڕازی دروست بێ نەبووە دوجار ئێمەم دوولایەنە سیاسیە و هاوپەیمانیمان پێکێناوە. پێتان وایە دانیشتوانی کەرکووک شاری کەرکووک خەڵکی کەرکووک متعاتفە لەگەڵ لیستەکەتان؟ ئەوەی بە ئێمە گەیشتوەتەوەی ئێمەش بینیمانە و ئەوەش کاندیدەکانمان هەم لە لستەکەەوە تا هەم کاندیدی برایانی یەکگرتومان و هەم کاندیدی ئێمە باس لەوە دەکەن کە جەنابەتە پرسی وەڵامی ئەو پرسیارەتە دەنەوە ئیجابی ئەڕواننە بەها هاتنە پێش و وەڵامی باشیان لە نێو چین و توێژەکان وەرگرتووە. ئێوە لە دەسەڵاتان نەبوون، داهاتی کوردستانیشتان لە بەردەستان نەبووە، تا هیچ نەبێ بەشێک لەو داهاتە یان لەو دەسەڵاتەی کە هەتانە خزمەتی شاری کەرکووکی پێ بکەن وەکو ئەو خزمەت گوزاریانەی کە هەن ئەگەر ئەمە نەکراوە بەنسبەت هەریەکە لە کۆمەڵ و یەکگرتووە چیتان کردووە بۆ شاری کەرکووک لە شاری کەرکووک و خزمەت معنەوی تاوکو ئێستا چاوەڕوانیەوە بن کە خەڵکی کەرکووک و گوفایەک داری ئەم دوو بەڵێ ئەم دوو لایەنە سیاسیە یەکگرتوو کۆمەڵ لە کەرکووکە لە 2005ەوە هەن و خزمەتیان کردووە لە ڕووی پەروەردەکردن لە ڕووی پێگەیاندن لە ڕووی وشاریکردنەوەی خەڵکی و هەڵوێستیان هیچ کات کەمتر نەبووە لەوەی کەوە ینی ئەوەی کە چاوەڕوان بۆ لیان هیچ کات درێغیان نەکردووە و ئەم دوولایەنە سیاسیە لە 2005ەوە نوێنەریان لە بەغدایە هەر پرسێک هاتووەتە پێش پرسی ناوچە جێناکۆکەکان بووە و پرسی کەرکووک بووە هەڵوێستی نوێنەرانیان لە پەرلەمانی عێراق ڕوون بووە و داکوکی کرد بووە و برایانی یەکگرتوو نوێنەریان هەبوو لە ئەنجومەنی پارێزگا و لە ئەنجومەنی پارێزگا بە درێژایی ئەو ساڵانە حتمما خزمەتیان کردووە بەشدار بوون لەو خزمەتانەی کە بە شاری کەرکووک کراوە و لە خزمەتیان بە قوتابیان کردووە خزمەتیان بە ئافرەتان کردووە خزمەتیان بە هەموو چوینی توێژەکان کردووە ئیجا کۆمەڵێک کاری خێرخوازیان هەبووە و خۆتەزانی برایانی یەکگرتوو کۆمەڵی ڕێکخراوی خێرخوازیان هەیە درێغیان نەکردووە و دیارە لە چالاکیان نەبووە و ئێمە بەخشینمان هەیە و دوات خزمەتمان بە کەرکووک کردنەوەی ئەو کۆمەلگایە تەندروستیە بووە کە لە کەرکووک کراوەتەوە و وێ ڕایبەخشین کە خزمەتی بە نازداران کردووە کۆمەڵێ لەو هەزارەها نازداری کە مانگانە موچەیەکیان بۆ دابین کراوە کۆمەڵێکیان لە دانیشتوانی کەرکووک و ئەو ناوچانن و خزمەتیان کردووە بەکردنەوەی چەندین خانوو بۆ هەژاران و خزمەتیان بە کەمەندامان کردووە و خزمەتیان بە لە ڕەمەزانانە خزمەتێکی زۆریان کردووە بەوانەی کە پێویستی ژیانیان بەبێ هاوکاری و ئەو ڕێکخراوە خێرخوازانە نەچووە بەڕێوە ئەمە تەبعاً کە باس کەرکووکە باسی هەموو ناوچەجێ ناکۆکەکانە کە ئەو ڕێکخراوی خێرخوازیانەی ئێمە و برایانی یەکگرتوو خزمەتیان کردووە و داتاکان هەن لە هەر لە ڕێکخراوەکان کە هەن تەبەن ئێمە لە پاڵ ڕێکخراوی بەخشین مەسەرم برایانی یەکگرتوو ڕێکخراوی هانایان هەیە و حتمما من ئێستا هەموو ناوەکانم لە بەر نییە بەڵام ئەوانیش کۆمەڵە ڕێکخراوی تریان هەیە و ئێمەش هەندێک ڕێکخراوی ترمان هەیە کە خزمەتیان کردووە غەیرە بەخشین هەندێک ڕێکخراوی ترمان هەیە کە ڕێکخراوی هاوارمانەیە خێرخوازی کە حتمما خزمەتەکانی کەرکووک و ناو دووز و خانەقینەوە و جێلەولا و ناوچانەشی گرتوێتەوە بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەر ئەو خەڵکی کە ئاوارە بوون خزمەتێکی زۆر کراون ئەو کوردانی ئاوارە بوون لە ناوچە جێناکۆکەکانەوە لە هەولێرەوە خزمەتێکی باشی خەڵکی کوردی مووسڵ و مەنتیقانە و ئەوانە کراوە و لە لێرەیشەوە خزمەتێکی باش کراوە بە ئاوارەکان و من خۆشم ینی بۆ ئاوارەکانی ئەو مەنتیقانەی کەرکووک و دووز لە خەت بوومە و ئاگام لێتی و تەفسیلاتێک ئەزانم دوجار کاندیدەکەمان یعنی کاندیدەکەمان ئێمە ینی مامۆستا فەرحان یەکی لەوانەیە کە ناسراوە کە بەردەوام خزمەتی هەبووە
یعنی وێڕای تایبەتمەندیەکی خۆیشی هەبووە کە خۆی کەسێکی خێرخواز بووە یعنی چوونەتە کوێ هەموو شایەتیەوەیان داوە کە مامۆستا فەرحان هاوکاری گەنجانە مامۆستا فەرحان هاوکاری مناڵانی بێباوکە مامۆستا فەرحان هاوکاری ئەو ئافرەتانەیە کە هاوسەریان نییە هەتیویان هەیە هاوکاری ماڵانی کەم دەرامەتە هاوکاری چەندین هاوکار بۆ لە دروستکردی لەگەڵ مامۆستایانە مامۆستایانی کەرکووکە هاوکار بۆ لە دروستکردین چەندین نەوا بێنەوە بۆ بێنەواوانی ئەو ناوچانە لەبەرەوە ئەمە خزمەتێکی باشمان کردو دوجارێمە وەکو حزبی سیاسی کە خاوەن بۆ من لە پەرلەمانی کوردستان ئەم دوو حزبە سیاسیە لە پەرلەمانی کوردستانیش خزمەتیان کردو بەو ناوچانە چی پرسەیە لە 2005ەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان بووین هاتووتە پێش هەموو خولەکان باس کەرکووک بێ کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی لە پاڵ ئەو داخوازی ئەو ناوچانە بووە دوجار حزبی سیاسی خاوەن میدیاین ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە تەلەڤیزیۆنی برایانی یەکگرتوو سپێدە باشە ڕادیۆکانمان ڕادیۆی سنەتە ڕادیۆ قورئانی کەریمە بەداخەوە ڕۆای لاتوە لەوەیە مەسەڵەن ئەمانە بە خزمەت نەژمێرن ئەو شیاریەی کە یعنی ئەو شیارەیە کە ئێمە ئەو خزمەتەی بە خەڵکێکەکەین کاکە ئێمە لە سەرۆکی حزبەوە بە هەمومان خەریکی خزمەتکردنی ئەو خەڵکەین کێ ڕووی لە ئێمە کردووە و بێ ینی گەنج ئافرەت منداڵ کێ لە دەرگای ئەم حزبەی ئێمەی دابێ و ئێمە بەدەمەوە نەچووبێتی پێتان وایە ئەم خزمەتە معنەویانەی جەنابتان باسیەکەن هیچی کەمتر نییە لەو ئەمن بەدڵنیایە پێتەڵێم لەوەیە حزب بە کۆی ئەفرادەکانی شخصیاتی حزب کەسایەتەکانی حزب ئەندامانی سەرکردایەتی هەموو خەریکی نایی و هاوشان لەگەڵ بەخشین و هاوار و ئەوەی خوشکان سۆمای چاوان و ئیتر نازانێستا لە منتیقەکانیش هەمانە ینی کۆمەڵە ڕێکخراومانەیە هەموو خەریکین چی مەڵبەندێکی ئێمە ڕەمەزانان بە تایبەت خزمەتی دانیشتوانی ناکە خزمەتی هەژاران ناکە هەر بۆ خودی مەڵبەندەکە خودی ناوچەکانمان خودی ئەنجومەنەکانمان ئەمە میدیاکەی ئێوەیە چی پرسێکە بۆ لە خزمەتی کەرکووک و ناوچە جێناوکان نەبوونە لە شەڕەکانە کە هێرشە کراوە سەر ناوچەکانی هەرێم ئێوە نەبوون لە جەبهەکانە هەبوون ئێوە لە مەخبوور نەبوون باشەوە برایانی مەسەرەن برایانی یەکگرتوو هەبوون ینی لە هەموو وانەی کە ئێمە کە باسەکەین ینی هاوشانی یەک خزمەتمان بۆ خەڵکە کردووە خزمەتمان بە ئەخلاق و دینی و خەڵکە کردووە ئەو لەوەیە نەپێورێ ئێستا ینی پیاوانەکان ئێستا لای خەڵکیێوەنی مادین بەڵام ئێمە مادیێنیش پارەمان لەو هیچمان نەکردوێ پارەمان لە خەڵکێک وەرگرتووە خەڵکێکی خوا پێدا و سەرفمان کردووە لە کۆمەڵە بەندەی خوادا ئەو ئینشاڵە بۆ خۆی کردووە ئێمەش بۆ خۆمان کردووە بە خەڵکێکمان گەیاندووە کە بەندەی خوان پێم وایە خزمەتی چاکمان کردووە ئێجا ڕێکخراوەکانمان ڕێکخراوی قوتابیانمان ئێمە خزمەتەکە لەو منتیقانە خێرما ڕێکخراوی خوشکانمان و مامۆستایانمان هەر یەک حزبی سیاسین ئێمە هیچدا نەبڕین لەو ناوچانە و خزمەتمان دیارە حتمما نندێک پرسی تری گرنگ هەیە باسییان لێواکەین دەرفەتێک لە بینەرە بە ڕێزەکان وەرەگرین و پاش ناو بڕێک لە بەرنامەکەمان بەردەوام دووبارە سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەسەر پرسی بەڕێوەچوونی ئەو پرۆسە سیاسی کە لە پارێزگای کەرکووک و پارێزگاکانی دیکەی عێراق بڕیارە 12 ئەم ساڵ بەڕێوە بچێ و ئەنجومەنی پارێزگاکانی تیادا هەڵبژێردرێ لەگەڵ بەڕێز کاگە محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان گفتوگۆەکەین دووبارە سڵاوتان لێبێ کاک محەممەد باسمان لەو خزمەتانە کە ئەگەر با بڵێن بە دەستێکی زۆر پڕی مادیشەوە نەبوو بێ بەڵام توانیومانە خزمەتێکی گەورەی معنەوی و گەورەی خێرخوازی لەو شارە بەڕێوە بەرین ئەم جۆرە خزمەتانە کاک محەممەد کە ئاماژەت پێدا کۆمەڵ و یەکگرتووە ڕێکخراوەکانیان بە شاری کەرکووک کردویانە لە کاتێکدایە کە کەرکووک خۆی شارێکی زۆر دەوڵەمەندە بە نەوت
بە غاز بە سامانە سروشتەکان هەمویان بە تێکڕە بۆچی نەتوانراوە بەم ئابوووریە زەبەلاحی کە هەیەی خزمەت بە خەڵکەکەی بکرێ ئەمە ڕاستە پرسیاری منە لە جەنابەت بەڵام قسەیەکە کە کەرکووکیەکان هەمیشە یڵێنەوە گلەیەکە کە لەو دەسەڵاتەیەکەن کە تا 2017 بەدەست کوردەوە بۆ لەو شارە وەڵاهی مامۆستا عەباس طبعاً سەرۆت و سامان ئەگەر بەدەستی ئەمینەوە نەبێ ناگا بە مستەحەقینی خۆی ئەوە واقعەکەوە و گلەیەش لە هەرێمی کوردستان هەیە وە لە هەندێک ناوچەی تری عێراقیش هەیە هەندێک لەو پارێزگاکانی عێراق و خۆتان دەزانن زۆر جار ئەو شیعەوانەش گلەیەکەن ئەڵێ هەرە و بینهێنن کە سەدام بۆی جێشتوین بەڵام بەنسبەت ئەم پارە زۆرەوە ئەو کەرکووکیش وەکو ینی ئەو نەوتەی کە لە جیای ئەوەی ببێتە نیعمەتێ بۆ دانیشتوانی بوو بە نیقمەت و کورد نەیتوانی خزمەت بۆ شارە بکە کاک محەممەد بە نەزەریەوە تا 2017 بەلایەنی کەم نەوتەکە بە تایبەت لە 2013 و 14وانەوە کە دوایەوەی داعش شکێنران و نەمان ئەوە معلومە کە بەدەست کوردەوە بووە وە کورد بەکاری هێناوە و کورد فرۆشتوێتی وانە و هەروە ساڵانی تر کە پارێکی زۆر لە عێراقەوە بۆ کەرکووک هاتووە و بۆ شارانە هاتووە کە بەدەست کوردەوە بوون ئەوە جێی پرسیارە دۆلار بۆش ئێمە ئێستا ڕووەکەینە خەڵکەکەی هەڵێن دەی فەرمونیەوە ئێستا دوو لستی تری کوردی شەیە غیریوانە ئێوە گلەیتان لیان هەیە وانە ئمە بە تایبەت ئەم جارە مامۆستا عەباسیانی گلەیی جا تا ڕادەیە خەڵکمان بڕیوە ئەم جارە خەڵکی بە تایبەت خەڵکێک کە ڕوو لە مزگەوتە خەڵکێک کە ینی وەک بڵێ جۆرێ لە دینداری هەیە لە دانیشتوانی پارێزگای کەرکووک هیچ عوزرێکمان بۆ نەهێشتونەتەوە چکە و گلەیەش کە لەم حزبە سیاسیان زۆر جارێکە پێکەوە نین ئەوانە ئێمە لە کەرکووک سلماندوومانە و هاوپەیمانیەکەیە و چاوەڕوانین کە هەموو دەنگیان بۆ سەرخستنی ئەو هاوپەیمانیە بێ و تاکو لای کەم نوێنەرانی تریش تاقیکەنەوە و لایەنەکانی تریش تاقیکەنەوە ئەم پێمە پێمان وایە کە طبعاً ئەنجومەنی پارێزگاکانی ئەوێ بەراورد ناگرێت بەمانەی خۆمان لێ ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی هەیە دەسەڵاتی هەیە دەسەڵاتی فعلی هەیە و ئەشتوانێ نوێنەر لەو ئەنجومەنی پارێزگایە توانێت خزمەت بکە بۆ خزمەت بە دانیشتوانی شارەکان بکە لەبەرەوە من لێرەوە بەڕاستی دوو پەیام دەبێت ئێمە ئاراستە بکەین هەموو لستێکی کوردی دەبێت دوو پەیام ئاراستە بکە یەکەم یعنی دەبێت هەموو کوردێک هەوڵ بدا لەو ناوچانە ئەمە جۆرێکە لە ڕاپرسی ئەمە لە بیرمان نەچێم ناوچانە ناوچەی 140 لەم هەڵبژاردنە جۆرێ لە یەکلایی یەکلابنەوە بۆ ناوەند دەبن یان بۆ هەرێمە بن ڕاستە ئەوان ئەگەر بەو پێوەرە کە گلەی و گازەندەیان لە هەرێم هەیە و ئێستا زۆربیان ئەڵێن ئێستا زۆر مرتاحترین لە جاران و ڕاستە ئەوان کە بەراورد بکەن مەعاشێک کە موچەیە کە سەر بە حکومەتی بەغدا بێ مانگانە دێت تا لەوێ ماڵێک من کۆمەڵێ ماڵە ناسم لەوێ موچەخۆری هەرێم و بەغدایانەیە هەتا لە ماڵێکا دوو برایکیان موچەی لە بەغدایەکێ لە هەرێمەکە سەیرەکاوی بەغدا هەموو مانگێ بۆی دێ دوای جەژنانەی بۆ دێ ڕەمەزانانەی بۆ دێ کاکە هەموو شتێکی بوانەیە ساڵانە تەرفیع هەموو شتێک ئەمەی لای خۆشمان یان ڕوبعی بۆ دێ یان ڕوبعەکە نابینێ و یان دوسێ مانگجارێ مەعاشێکی بۆ دێ و ئیتر ساڵی ئێمە لە 2014 ئازام ساڵانە ئیتر مەعاشیان نەفەوتەیان ڕوبع مەعاشە و یان نیوە مەعاش وەمانەیە ئەمە یعنی یەک گرفت هەیە لەوێ گرفتێکە دەبێ ژیرانە بڕیار بدرێ گرفتێک هەیە کە تەواو کوردایەتی و کورد و ئەوانە هیچ بۆ چکە ڕەشبینیەکیان بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی و پارتی هەیە لە لایەکی ترەوە ئەمە جۆرێکە لە ڕاپرسی بۆ ئەم ناوچانە جۆرێکە لە ڕاپرسی تۆ تەماشاکە مامۆستا عەباس ئەگەر کورد 6 کورسی بێنێ و عەرەب و تورکمان باقیەکەی بێنن وانە یانی 9 کورسی ینی کوردی تر حەقی نییە بڵێ من ئەکسەرێتم لێ وانە ینی گلەیەکە نابێتەوە ئەوەی کە نەیتە سەر سندوقەکانی وایە دەبێت بێتە سەر سندوقەکانی
دەنگدان بەڵام بزانی هەموو کوردێ بێتە سەر سنووڕای دەنگدان بەڵام ئێمەش مافی خۆمانە لە نێو ئەو دەنگدەرانەیە داوا بکەین دەنگ بە دەنگت بۆ ئێمە هەم ڕێژە کوردیەکە پارێزی و هەم ئێمەش تاقیەکەیتەوە ئێمە لە نەبوونی خزمەتمان کردووە لە نەداری خزمەتێکمان بەو ناوچانە کردووە و خزمەتەکانی ئێمە دیارە و ئێمە حقەتەن هەردوو لە پرۆسەی حکومڕانیە بەشدار بوو بێتیشین یانی لە حکومەتە لە ئینەکە ئەوانە ئێمە ینی سەرکەوتوو بوون نوێنەرانی ئێمە سەرکەوتوو بوون و سەرکەوتوو بوون لە ئیدارەدان و لە خزمەتکردن و هیچ ملاحەزەیەکی گەندەڵیش تاکو ئێستا لەسەر نەمزانوێت لەسەر بەرپرسێکی یەکگرتو یان کۆمەڵ لە حکوومەتی هەرێمایان ئەوەندەیش لە بەغا پۆستمان هەبوو بوو بێت گەورەترین شکستێکی چێتی و پارتی لە کەرکووک تۆماریان کرد بێ ساڵی 2017 بوو کەنەیان توانی پارێزگاری لەو هەموو خاکە بەڵێ ئەمە چەند بەڵێ قسەتان لەسەرەوەچی وەڵای ئێمە کاتی خۆی پێمان وتون وەفدیان هاتوۆتە لامان توانە بە تایبەت یەکێتی نیشتیمانی وتوانە ئەم خۆجارەویش ناوچە جێناکۆکیش بەش کراوە وانە مەسەن کەرکووک و تا نەختێ لە سەروی کەرکووکەوە لەسەر یەکێتی ماڵە و باقیەکەشی لەسەر پارتی ماڵە توانە ئێوە ینی چیتان کردووە ڕیفراندۆم لای کەم لە کەرکووک کامەکەن کەرکووک ڕەمزی ناوچە جێناکۆکانە دوایی لە دەستان دەرەچێ حتا ئێمە پێمانوتون جارێکیان وتمان دوایی لە ئەعلامیش گلەیتان لەکەن کە پێمانوتون لای کەم لە کەرکووک کامەیکەن کەسە حەقی خۆتانە تۆ تەماشاکە ئەم ڕاپرسیە تەنها لە هەرێما بکرایە ئەو هەموو دەرهاویشتەی نابوو کە دوایی وانە ئاوارەبوونی ئەو هەموو خەڵکە جاکاکە لە هەندێ شوێن خەڵک تووشی کارەساتات چەندین خانووی لە دووسق دەخێنرایەوە ڕاستە لە کەرکووک بەیانی خەڵکەکە چوونەوە ماڵی خۆیان بەس لە هەندێ ناوچە لە هەندێک جێگا ینی کورد زەرەری زۆری کرد زەرەری مادی بازاری کورد لە هەموو لە دووسخورمات و ستوێنرا هەبوو من ئاگام لێت 1 ملیار چەندین ساڵە پارەی پێکۆنا بە 2 سەعات بۆیان سووتان 1 ملیار ماڵی سوتا ئەمانە هەمووی خۆتایسش تا 150 خاچی کورد بەڵێ 150 ئەوە خاکت لە دەستدا ئێستا باجی ئەو کاتەیە ئەم ئیمتحانە قورسەی ئێستا کورد لەو ناوچانە لە ژێر ئیمتحانایە و لە ژێر پرسیارایە دەرەنجامی ڕیفراندۆمە دەرەنجامی ئەوەیە کە بەگوێی ئێمەمانانیان نەکرد کە لای کەم لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانیەوە بە ئەو ڕاپرسیە نەکرێ زۆر باشە من پێشەوەی بچمە سەر پرسیارێکی گرنگ بۆچی بە پێویستی دەزانن ئێوە نوێنەرتان یان با بڵین ئەو کاندیدانەتان بچنە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە لەوێ بوونتان هەبێ ئێمە بوونمان هەموو حزبێکی سیاسی ینی تۆ حزبی سیاسی بۆی هەبی و پێگەت بەهێز بێ و لە پرۆسی سیاسیا بەشداریت و هەبی لەو دامەزراوانە ئەوە مافێکی ینی سەرەکی و حزبایەتی خۆمانە دوجار ئێمە دەمانەوێ ینی احتیمالە پرلیستی ئێمە نەبوایە ئەو دەنگەی ئێمە هێنی نیاندایە بە کورد ئەوەی شەیە ینی کێ ئەڵێ ئێستا مەسەلەن هەن یەکێتی و پارتیان دێجار ئەڵێن هەڵێن ئەو لستانەی ترە دەنگە سووتێنن دەنگ ناسووتێنن چکە دەنگی ئەو لستانە بۆ تۆ نابێ خۆ یانی ئەگەر لستی ئێمە نەبوو ئەو دەنگدەرانە چن دەنگدەن بە لستێکی تری کوردی نا لەبەرەوە کاتێ لە ڕێی ئێمەشۆ لە قۆڵ ئێمەشۆ دووسێ کاندیدێ دوو کاندید کە سەرەکەوێ ئەو سەرکەوتنێکە بۆ کورد و پاشان ئێمە دەمانەوەی لە ئەنجومەنی پارێزگار لەوێ خزمەت بکەین بە دانیشتوان و تایبەت کاندیدی ئێمە کە پسپۆڕی لە 3 بوارە هەیە لە بواری شەرعی لە بواری ئابووری و لە بواری کانزایی کە نەوتە شارەزایی خۆی هەیە و ئەوێ ڕایەوە پیاوێکی خێرخوازە و بانگخوازێکە و وتاربێژە کۆمەڵێ سیفاتیە کە ئەتوانێت لەوێ لە ئەنجومەن خزمەتێکی باش بە خەڵکی ناوچەکە بکە و لەگەڵ ئەو برایی یەکگرت و شان بە شانیەک توانن خزمەتێکی چاک بە پێوە بکەن لە ڕێی ئێمەیشەوە دەنگی ڕێژەیەک لە دانیشتوانی کەرکووک و دەوروبەری ئەگا بە
بەرپرسانی کاک محەممەد بڵاو کراوەکانتان لە شاری کەرکووکی لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک تووشی تەزایقات و دڕاندن و لابردن و لادان و تەنگ پێ هەڵچنین بوونەتەوە هیچم نەبیستۆ لەو ڕۆلەوەی من زانانی ئێمە یالام لە پێیان توانیمانەوە ئێوە گەر معلوماتێکتان من زانیاریم نییە ینی ئەم ئیشانە چۆنە بینی بەس یەکشت حەزەکەم دانیشتوانی هەرێم بزانن کە هەڵبژاردننی کەرکووک و ناوچانە بەتایبەت من کە کەرکووک چووم جیاوازە لێرە لەوێ تا ئێستا وەکو فلیکس و سەرجادەکان و سەرشەقامەکان ینی ڕەنگاوڕێنێکی زۆری تێدایەوە نییە ینی ئەوە پێچێ لە هەرێمی کوردستان لەبەرەوە چەند هەڵبژارد نەکراوە نەختێ کاڵ بووەتەوە گرنگیدان بە وانە بە هەندێک جۆرە ڕیکلام ینی وەکو ئەو کات ئەو گەرمیە نییە کە تۆ لە کەرکووک ئەیبینیانە نازانام جەناب چوتە کەرکووکیانە ینی بینیە و وانە ینی هەر ڕێگانیە فلێکسێکی تر چوارچێوەکی پێوەدابنەی کاک محەممەد ئێوە لە کوردستان و لە پرۆسە سیاسەکانی ئێرە بۆ پەرلەمانی عێراقیا بۆ پەرلەمانی کوردستان زۆر بەدەست تەزویر و باڵادەستی یەکێتی و پارتی و تەنگ پێ هەڵچنین و چودانم ئەو شتانە بنەوە لەوێ ئێستا پرۆسەکە چۆن بەڕێوە بن هەستەکەن کە ئەو جۆرە فشارانەتان لەسەر یا دڵنیاییتان هەیە کە تەزویراتتان لێ کابینەی حکوومەتە کە سوودانیە وعدی داوە بەڵێنی داوە لە ڕێی کۆمیسیۆنەوە کە ڕێ لە تەزویرات بگیرێ منەوە بە زەحمەت یانی ئەماوە تۆ سەر ڕێژە یانی تەزویر هەر هەیە چەندێکە چەندێ نییە خۆتە زای انتخاباتی عێراقیش لە هەردوو پرۆسەی انتخاباتی عێراقا تەزویر کرا وانە و هەر جاری وڵاتێک متهم بوو بەوەی کەوە مادەری جیازی تەزویرەکە لەو خاکێ وڵاتەیە واتە لەوێەوە تەزویرات کراوە وانە ینیەوە حەقیقەت و واقعەکە هەر جارە و دەوڵەتێک و هاوپەیمانانی و دەوڵەتە متهم بوون کە تەزویریان کردووە لە بەرەو پارێزگاکانی عێراقیش بەدەر نابێت لە تەزویر ئێمە لەوێ لە ڕێی ئەو نوێنەری هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک لە کۆمیسیۆنەوانە و جوودی خۆمانەکەین و ئێوەشی ئەلام جوودی خۆتان بکەن و چاو دێرەکان دەبێت ڕۆڵیان هەبێ ڕێگر بین لە هەر پرۆسەیە کە پرۆسەی تەزویرە وەڵام تەزویر لە عێراق و ئەم وڵاتانەی کە انتخاباتی تێدایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانانی هەڵبژاردن بێت تەزویر قسە و باسی لێ بکرێ لە دووسێ ساڵی ڕابردووە ئەوە با لێگەڕێن لە 20 ساڵی ڕابردووە چی لە بەغا گوزەراوە بەس لە 3 ساڵی ڕابردووە دوایی هەڵبژاردنە پەرلەمانێکی عێراق کورد ئەزمونێکی زۆر خراپی تۆمار کرد لەوەی کە پۆستەکان چۆن یەکلایی کرانەوە زۆر ناکۆک بوون یەکێتی و پارتی بەتایبەت و حیزبەکانی کوردستانەکانی تر یەک دوو لە پەسەندکردنی 3 ساڵی بودجەی عێراقا حکوومەتی عێراقیا دیسان یەکێتی و پارتی زۆر ناکۆک بوون لەسەرەوە مۆزوعەوە زۆر هەوڵیاندا کە یەکتری تووشی شکست بکەن لێرەوە گەرسێرێکی نەتیجەی هەڵبژارنەکانی کەرکووک بکەی پێت وایە دوای ئەنجامی هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورد ئەگەر بە هەموو حیزبەکانەوە لیستەکانەوە زۆرینەیەکی هێنا بتوانێ باڵین پۆستی پارێزگاری کەرکووک بۆ خۆی یەکلایی بکاتەوە بەتایبەتی حیزبەکان بەرچاویان ڕوونە بەتایبەتی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی ئێوە لەگەڵیان ئەمە چۆنە بینن ئەمێنێتەوە سەر دووسێ وەگوڵەی بابەت یەکەمیان کورد بە هەموو لستەکانی بتوانێت زۆرینەی کورسێک هامسۆکر بکە کە منەوە خوێندنەوەی خۆمە باشترین حاڵەت 8 کورسی بێنێ نابێتە زۆری نەش ینی ئەگەر بتوانێت آخر دەبێت بزانین پێکاتەکەی ترکە وەنیە لەوێ مەسەلەن مەسیحیە وانە مەسیحیە بزانین برادرانی یەکێتی و پارتی یان دۆسەرەوە پێم وایە زیاتر لەمان و نزیکتر بێت تەسەوری خۆم وایە ینی ئەوە بزۆرینەیەک تا ڕادەیەک جا دوای ئەوە ئەمێنێتۆ سەر سیاست لە بەغدا خاڵێکی تر ئەمێنێتۆ سەر تەوافقی یەکێتی و پارتی لەو بابەتە وانە یەکێتی و پارتی بەپی خوێندنەوەکان بۆ ئەوە چونکە خۆتەزانین تەعاملی بەغدا و ئیدارەی دەوڵەت کە ئێستا حکومەت بەڕێوە بە زۆر ناموساعدەکان لەبەرەوە زۆر من پێم وایە
پێم وایە ینی کورد حقەتەنەوە خوێندنەوەیکی خۆمە ببوورن ینی لەوەی بڵێم این شخصی خۆم بێ ئەو شەوەیە کورد ئەگەر کورسیش کەم بێنێ کورسیەکەشی بڵێن حەوت بێ بۆ نمونە ئەم پێم وایە جۆرێ حەقی کورد هەیە لەوێکە چونکە دوجار کورد حەوتە باشە خۆ عەرەب و تورکمان بە هەمویان هەشتاوانە گریمانەگەر لە حاڵەتێکە حەوت بێنێ واتە لە ناو پێکاتەکانە کوردەر یەکەمە لەبرۆ مافی خۆیەتی داوای پارێزگار بکە من ئەزانم لە تۆڵەی یەکێتی و پارتی لە هیچ ئەوە دوو یان پێک دێن یان لایەنێکیان لەگەڵ بەغدا پێک دێ و لەگەڵ پێکاتەکانی عەرەب و تورکمان پێک دێ و بە زۆرینە ئیبا ئەو گریمانەیەش هەیە گریمانە مەسەرەن یەکێتی یان پارتی یان ئێمە دەبینی ئێمەش ینی باەوەنە کورسی دێنین کەوانە ئینشاءڵڵا وانە ینی گەرچینەوەی نوێ یەکێ لەو خاڵانەی لەگەڵ ئێمە ئەوەی بوو ئەو ئەوت پارێزگاریش دەبێ بۆ ئێمە بێ پارێزگار دەبێ بۆ ئێمە بێ ینی بۆ لستەکە بێ و متمانیان زۆر بوو بە لستەکەیان بە هەمان میوم هەوەیە نامیومەوەی لای ئێمە پارێزگار بۆ کورد بێ ئەوە مافێکی کووردە چووکە دوجار کورد پێکاتەی زۆرینەیە لە چاو عەرەب و تورکمان و مەسیحی و پێکاتەکان زۆر باشە بایەسا بپرسم ئێوە چاوەڕوانی چەند کورسیەکەن لە کەرکووک وەکو هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک ئێمە دوو لایەنی سیاسین پێکەوە ئەو پەیمانەکان و کۆمەڵە پشتیوانمان هەیە و خوێندنەوەکانمان و هۆکارەکانمان باس کرد ینی پێم وایە پشت بەخوایانی بۆ ئەوەی شەکەن کرد و لامان کورسەکەمان سۆگەر بێ ئینشاءڵڵا لە کۆتایی بەرنامەکە پێم خۆشە پەیامێک ئاراستەی خەڵکی کەرکووک و دەوروبەری و ناوچە جێناکۆکەکانیش بەتایبەت بکەی کامە چۆن پەیامم من ئەوەندەی کە بڵێن خەڵکێک متمانەی بە قسەی ئێمە بێ وێڕای گلەیی و گازندەیان لە کورد وێڕای ئەو مەینەتی کە لە 16 ئۆکتۆبەر و لە دوایی بڵێن ڕیفراندۆم بینیان بەدەستی کوردەوە وێڕای ئەوەی کە لە 2005ەوە لە 2005 هەڵبژاردن بۆ بەس لە 2003ەوە کە کورد حاکمن لەو مەنتیقانە گلەیانەیە ڕەخنەیانەیە باش حکوم نەکرا هەموو لەگەڵی داین بەڵام حەزەکەم ئەوە بڵێم کە ئەو ناوچانە لە ژێر ئیمتیحاندان و جۆرێکە لە ڕاپرسی وێڕای گلەی و گازندەیان با دەنگیان بۆ کورد بێ ئەوە پەیامی یەکەم پەیامی دووەم لە کەرکووک کە ئێمە لستی مەشغەڵی کەرکووکمان هەیە هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک داوا لە هەموو کۆمەڵەکان هەموو یەکگرتوەکان هەموو ئیسلام خوازەکان ئەو ئیسلامیانەی کە حزبەکانیان لستیان نییە یان ئەو لایەنە ئیسلامیانەی کە حزبەکانیان لەگەڵ لستی تر و هاوپەیمانی تریانیان هەیە و هەموو کەسێکی دیندار و هەموو کوردێکی کە چاوی لە گۆڕانکاریە با دەنگی بۆ لستی 163 مەشغەڵی کەرکووک بێ بەڕێز کاک محەممەد حەچیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان زۆر سپاس بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئەتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دەرفەتێکی تر پێتان نەگەینەوە هەر شەو